ئێوارتان باش هێمن عەبدوڵڵام لە ئەستۆدیۆ ئەوروپای ڕووداوم ئەم هەفتەیە دیاسپۆرا لە هەفتەکانی ڕابردوو جیاوازتر دەبێت. جیاواز لەوەدا کە لێرە لە ئەوروپا بە تایبەتی جەژنەکانی بۆنەکان مەراسیمەکان بۆ پیرۆزکردنی نەورۆز دەستیان پێ کردووە. 300 متر لە پشت سەری منەوە لە پەرلەمانی نۆردراین ڤێستفال ئێستا کە قسە دەکەین مەراسیم هەیە، مەراسیمی پیرۆزکردنی نەورۆز یەکەم جارە لە دامەزراوەیەکی فەرمیدا لە ئەوروپا نەورۆز وەکو جەژنێکی کوردی دەناسێندرێت. هەمیشە دەگوترێت جەژنی ئێرانیەکان، جەژنی ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست یادی دەکەنەوە، بەڵام یەکەمین جارە لە پشت سەری من وەکو نەورۆزی کوردی دەیناسێنن. ئەم شەو لەسەر نەورۆز ڕادەوەستین، لەسەرەوە ڕادەوەستین کە مێژوویەکی بزر و نەگەڕدراوەی کوردستان هەیە کە تاوکو ئێستا نەزاندراوە و پرسیاری ئەوەش کە زۆر کەس دەیانەوێت بیزانن ئەوەی کە نەورۆز چەندە کوردیە. ئەم شەو لە دیاسپۆرای ئەم شەودا لەگەڵ توێژەرێکی کورد کە ساڵانی دوور و درێژ لە دیاسپۆرا ژیاوە لێرە کاری کردو، توێژینەوەی کردو لەسەر ئەو شتانە ڕادەوەستین. زانیاری نەبیسترا و نوێی تێدا لەسەر نەورۆز، لەسەر مێژووی نەزاندراوی کوردستان لەگەڵمان بن. دەڕۆمە لای زنارشینەوەکو گوتم مەراسیمێکەیە، مەراسیمێکی زۆر تایبەتە، چونکە یەکەمین جارە دەبیستین لە نێو پەرلەمانی بڵێن دامەزراوەیەکی فەرمی ئەوروپیدا وەکو نەورۆزی کوردی، جەژنی کوردی باسی نەورۆز دەکرێت. زنار لە ساڵانی ڕابردوودا زۆر بەراسیمی وات ڕووماڵ کردووە، بەڵام دەمێ بزانم ئەمەی ئەم جارە جیاوازی چییە؟ هێمن جیاوازی gelek mezin bûye. Yekem hikûmet û perleman bi hev re. Weke ku gotina destpêkirina evê rêwresmê da li vê derê li hola serekî ya kombûnan cihê ku perlemantar lêdirûnin mihvanên Kurd, endamên civaka Kurdiya, Almanya, Kurdên Almanya li ser kursiyên perlemantara rûniştibûn û serokê evî perlemanî Andrew Kope cejna Newrûzê weke sersala Kurdî bilêv kir û bi xêratina mêvanan kir. Ev e cihaziyeka mezin e ku hikûmet û perleman bi hev re di astekê bilind da rêwresmekî ji bo Newrûzê dikin. Di avahiyê mezintirîn perlemanê yan jî avahiyê perlemanê mezintirîn herêma Almanya ku li vê herêmê 18 milyon kes dijîn. Lê pişka şêr di evê rêwresmê de ber bi xanima Bêrîvan Aymaz dikevîtin ku di 5 salê derbas bûye de endama perlemanî bûye û ji niha û 5 salên dahatê cêgira serokê perlemaniya ji partiya kesk xanimeke bi bandor e, karîger e li evê herêmê û bi berdewam xwe weke siyasetvaneke Almana bi esil Kurd de te naskirin. Lewma jî li pişt min pir bûye ji xanûm û zilamên bi cilên Kurdî û pîrozbayiya Newrûzê dê te kirin, danistandin dê te kirin. Di pirtûka mêvanan ya perlemanê evê herêmê da aliyekê hatiye destnîşankirin ji bo pîrozbayîkirina cejna sersala Kurdî weke bi fermî hatiye danan li ser van maseyan şe'r û helbesta pîremêrî û strana bi dengê Hesen Zîrekî hatine danan beşek ji dîroka Newrûzê di nav Kurdan da li vê derê bi mihvanan dihête naskirin. Wezîreke hikûmeta herêma Nordrhein-Westfalen tevlî bûye, hejmareyeke perlemantarên ji fraksiyonên cuda û dostên Kurda yên cuda ji Türkan ji civakên cuda lê bi piranî Kurdên ku di salên dûr û dirêj da li vê herêmê çalak bûyne û dilxweşiya xwe derdibirin ku bi vî awayî bi fermî Newrûz weke sersala Kurdan li vê derê dihête pîrozkirin hêmin. زۆر باش. زۆر سپاس دەکەم زنار. هەفتەی داهاتوو بە سپۆنسەری ڕووداو لە پەرلەمانێکی با بڵێن گەورەتر و مێژوویتر مەراسیمەکەی دەمێ بە کورتی باسی ئەوەشم بۆ بکەی کە بزانم چییە و چۆن دەبێت.
باش زۆر سپاس زنار شینۆ لەگەڵمان بوو هەفتەی داهاتوو لە لەندەنیش لە نێو پەرلەمانی بەریتانیا بە سپۆنسەری ڕوودا و سپۆنسەری مێدیایی ڕوودا و مەراسیمێکی تایبەت هەیە لە ڕۆژی نەورۆزدا بێگومان لەسەر تاسەری ئەوروپا مەراسیم هەن ئەو نەورۆزەی کە ئێمەوە بایەخی پێدەدەین دەڵێن نەورۆزی کوردیە گەلانی دیکەش هی ناوچەکە پیرۆزی دەکەن مەراسیمی زۆر تایبەتیان بۆی هەیە و زۆر جاریش سەرۆکی وڵاتان کە پیرۆزباییەکە دەکەن وەکو جەژنێکی ئێرانی دەیناسێنن بۆم باسکردن کە توێژەرێکی دیاسپۆرا نشین هەیە سۆران حەمەڕەش توێژینەوەی زۆری کردو لەسەر نەورۆز پێشتر دەمەوێت بیناسن دوایی لەسەر نەورۆز گفتوگۆمان لەگەڵی دەبێ هەروە لەسەر کتێبە نوێەکەشی سۆران حەمەڕەش نووسەرێک کە مێژووی نەنووسراوە و نەبیستراوی کوردستان دەگێڕێتەوە لە یەکێک لە بازاڕە مێژوویەکانی لەندەنین لەندەن ئەوەی تایە ڕجێکی جوانە ئەم شوێنە زۆر خۆشە کامدن مارکێت نیگەرانە لەوەی ئەو شوێنە دەستی گۆڕانکاری و شاردنەوەی ئاسەوارەکانی پێگەیشتووە ئەمە شوێنی کۆنی لەندەن بووە بەڵام ئێستا بۆ بە شوێنێکی وەکوتم لایسنسیان نا بەو هینانە ینی بڵین مۆڵەتیان نا بۆ هەندێک جووی دەوڵەمەند جوولەکەی دەوڵەمەند ئیتر ئەم شوێنیان تۆزێت زۆر کرد بە بازرگانی جاران ڕۆحێکی کۆنی زیاتری تیا بوو هەندێک هینیان شکان من پێم خۆشنەوە چکە من حەزم لە هێشتنەوەی شتەوەکوین بەڵام توانیان بۆی دیارە بە حکمی پارە و توانیان بڵین بەلەدیە ڕازیکەن ئەم شوێنیان وە من زۆر حەزم لە هەندێکی نییە جاران ڕەسەنتر بوو تۆزە ئەو نیگەرانیشە کە تاوەکو ئێستا مێژووی کوردستان بە بەردەوامی شێوەندراوە نەوەی مفتی پێنجوێنی شاعیرە و دەیەوێت ڕۆشنگەری بکات وەک چۆن باپیری لە سەرەتای سەدەی بیستەمدا کردی مفتی من نەمبینیوە ینی دایکم زۆربەی چیرۆکەکانی بۆ جێڕاینەتەوە بەڵام وەکو مرۆڤ وەکو کۆمەڵی بیر و باوەڕ ینی من تا ئەمڕۆ لەژێر کاریگەری ئەو پیاوان ئەو پیاوەم لەسەر سێشتی سەرەکی کاری کردووە مافی ژن و مافی کورد و مافی مرۆڤی بەگشتی ئەو مرۆڤانەی کە لەژێر ئازار و داماویان من بەم ینی و داکۆکیکردن لە دادوەری ئەمانە بوون بە سنتەری ژیانی منیش ینی من ئەو پیاوە تا ئەمڕۆ کاریگەری لەسەر سۆران حەمەڕەش ساڵانی زۆر بەم شەقامانەدا ڕۆشتووە شەقامەکانی لەندەنی پایتەختی ئەو ئیمپراتۆریایەی دەیانگوت خۆری لێ ئاوا نابێت ئەو لەندەنەی نەکەر بەشدار بوو لە دابەشکردنەوەی کوردستان لە سەرەتای سەدەی بیستەمدا بەڵکو بەشدار بوو لە نووسینەوەی مێژوویەکی شێوێنراوی کوردستانیش لە لەندەنێک کە یەکێک لە سنتەرە گەورەکانی ئابووری دنیاە خوێندوو تا موزیکت حەمەڕەش لەو ساڵانەدا زۆر پرسیاری لە خۆی کردووە بەڵام کەلکەڵەی لێکۆڵینەوە لە مێژووی کوردستان یەکێک لەوانە ئەوە بووە کە بەڕاستی وایە کە ئێمە قەت خاوەنی دەوڵەتی خۆمان نەبووین بەڵێ ئەمە سۆران حەمەڕەشەوەکو باسم کرد لە لەندەن ئەم ساڵ کتێبێکی بڵاو بۆتەوە بە زمانی ئینگلیزی بێگومان کراوەتە کوردیش دواتر لەسەر کتێبەکە ڕادەوەستم کۆمەڵێک زانیاری نوێی تدا بەڵام پێشتر لە کافەیەک بە ناوی هەورامان بە ئینگلیزی پێی دەڵێن The Village گفتوگۆمان هەبوو لە کۆمەڵێک شوێنی نێو کافەیەکە کە شوێنێکی بەڕاستی کوردی بوو گفتوگۆمان کردووە لە دیوەخانەکەی وەکو دیوەخانی زمانی زووی کوردستان باسی نەورۆزمان کردوە پێم خۆشە گوێتان لە ئەنجامی توێژینەوەکانی بێ زانیارە نوێیەکانی لەسەر نەورۆز نەورۆز وهات کە دەبێتە ئەو ڕۆژە سەرراوی کە یادی دەکەینەوە هەمیشە دڵە ڕاوکیەکیش هەیە چونکە دەبینی سەرۆکی ئەمریکا پیرۆزبایی دەکات دەڵە جەژنی ئێرانیەکان دەبینی لە تاجیکستانەوە تا ئەفغانستان تا ئێران تا لای خۆمان جەژنەکە دەکرێت ئەگەر تەماشای میدیای ئێرانی بکەیت
شوێنی زۆر ڕازاوە، شوێنی جوان وەکو ئێرە، وەکو ئەم دیوەخانە لە لەندەن دادنێن و چیرۆکی نەورۆز دەگەڕنەوە کە چه جەژنێکی ئێرانی گرنگە لێ کۆڵینەوە لەسەر کردووە و وەکو دەڵێ لە لای تۆ یەک لای بۆتەوە کە جەژنەکە چییە چۆنە جەژنی کاوە و زۆحاکە جەژنی سەرکەوتنی ئازادیە بەسەر دیکتاتۆریدا لە زۆربەی بڵین هەموو زۆربەی و میلەتان هەروە لێک دراوەتەوە بەڵام شتی نوێت هەیە لەسەری دەمێ بزانم چییە کاگە من مرۆڤایەتی زۆر بێکەوە بەسراوە ئێمە زۆرجار کە سێریم ڕووداوە مێژویاناکەین نازانین ڕێگەکەی چەند دوورە لە ڕاستیە نەورۆز سۆمەریە یعنی یەکلا لەم مانگا کراوە جا پێشە یەک تۆز لە یا زیاتر بم تۆزانی ساڵی تاکس ینی ساڵی سەری ساڵی بەریتانیا بۆ بڵین کە تاکسی چوارە نازم لە هۆڵندا وایە نازانم ئەو یەکی چوارە پەیوەندی بەم سەری ساڵی سۆمەریەوە هەیە چکە لەم بیستوەکە ئیتر سۆمەریەکان بۆ 12 ڕۆژ ئاهەنگیان گێڕاوە ئاهەنگی سەری ساڵە بە هەمان شێوە وە لە کوردستانە ئەو ئاهەنگەی سۆمەریەکان کردویانە لە هەندێک شار بە تۆمار دامناوە کە کابرای هاتوو تۆماری کردوە ئەڵێ خێمە هەڵێن و پاشا هەڵ پاشایەکی هەموو ساڵێ سۆمەریەکان پاشایەکی درۆینیان هەڵبژاردووە لەو ڕۆژە پاشاکە چۆر دەبەردەم خواوەند و یعنی دوایی پاشای هینیان نەکردو پاشاکە خۆی بەڕەمزی تاوانبارێکیان هێناوە کردویانە بە پاشا دەسەڵاتیشیە بۆ چەند ڕۆژە دوایی بڵین دوای سەرمۆنی و بڵین ڕێو ڕسمەکە نەناویان بردووە بەڵام بڵین وەکو بڵین ئەیکرد بە قوربانی بۆی ساڵ ژیان بەردەوام بێ ئاگرکردنەوە کە ئەمانە هەمووی تۆماری هەیە جا تا سەدەی بیستەم لە کوردستانە ئەو نەورۆزەی کراوە شێوەی سۆمەری ئەو نەورۆزەی ئەمڕۆی بین لە کوردستانەکرێ هەندێک لایانی سیاسیە پیرەمێرد پیاوێکی زۆر مەزن بوو ئەویست کورد زیینوو بکاتەوە بەرجێکی نوێی هینیە بڵین سەردەمی و سیاسیە تەوەن کارێکی پیرۆزی کرد بەڵام خۆی لە بنەچەیە بنەچێکی فەرهەنگی هەیە بیرە نەچێ لە مانگی چوارە بە هەمان شێوە ئەزدیەکانەڵێن سەرساڵ نۆرۆز یەکن خۆیان ڕاستڵا بەڵام ناوچە و هین جیابەتەوە جینە یەک وە کریسیانەکان هەرم مانگی چوارە ئەڵەن چی ئەڵەن ئیستەر تەبەن دوایی بڵین ئەو نەورۆزە کۆنە سۆمەری کراوە بە بەرامبەر و خوداوەندی کە خودای ژیانەوە بووە ئەشتار تەبەن پێشەوە ئەشتار نەبووە بەس کە ئاشوورەکانات و نانە ئەشتار لە ئەوروپا بۆ بە ئیستەر جەژنی خۆی جژنی هەستانەوەی خودداوەندە بوو لە بەهارە ژیانەوە ئەڵێن ئیستەر جژنی ژیانەوەی چیە ئیسا ئەمە بڵین ڕۆمەکان وەریانگرەوە جەبا بێمەوە سەرەوەی لایەنە کوردێکی بەس ئەمە گرنگە 21 سێ نەورۆزە بەڵام ئەوەی تۆ باسی دەکەی یەکی چوارە چۆنە جیازەکە چییە جیازەکە چیە سەرمۆنیەکە لە 21 دەست پێکات تا 12 ڕۆژ بەردەوام بن لەو بینە ئەمە دوو سەری ساڵ هەبووە لە سۆمەریە سەری ساڵی بەهار و سەری ساڵی پاییز جا سەری ساڵی پاییزەکەش سێمەوە هەی سۆمەریەکە بەڵام بۆی بزانی کە هەمووی ئێمەیە لای شاخی دەماوەندۆ لە 820 تا پیاوێکەچێت لای شاخی دەماوەندۆ جەژنێکرێ هەر زوحاک و وینەکە ئەڵێ ئەمە وەزام لە مانگی ڕۆژەکەی مانگی نۆێشتێکی وا جەژنە پاییزەکەی ئەڵێ لەو ڕۆژەیە ئەمە جەژنی بە پێڵەن ئیدێ کوردان باشە لە تەبەن بە زمانی فارسی وەریگرتووە جنە جەژنی کورد وە جەژنی کورد لە یا کراوە لە پاییزیشە جاکڵم کوردیە ئەم ناوچەیە ناوچەی کوردستان کە ئەم ناوچەی مەسم کوردستانە شوێنەواریەکان هەمووی پێ دەڵێ کۆنتترین شوێنە لە ڕاستیە زۆر چیرۆک تۆ چیرۆکی ئیبراهیم دەوێت چیرۆکی حەزرەتی ئیبراهیم یا چیرۆکی نوح یا چیرۆکی ئەم کەشتیەکە هەمووی لەویایە ئەمە خەڵکێکی کشت و کاڵی دەوڵەمەند بوون خەڵکی کشت و کاڵی توانێتی چیرۆکی خۆی بنووسێت چیرۆکەکەی بەهێزکە بۆیە ئەو چیرۆکە ئێمە ئەم ڕۆژۆمان لێیە لە بەرەوەی ئابوووریەکی کشت و کاڵی بەهێزی لە پشتەوە بووە ئەم چیرۆکە چۆتە هەموو ئاینەکانەوە ئەمڕۆ ئەم چیرۆکانە هەمووی ئەبیسینەوە جا مێژوو سێهێناوی دینەوەریە زۆر مەزنە کووردە خەڵکی کرماشانە لە سدەی نوێما باسی نەورۆزەکە هەمان چیرۆکی سۆمەری ناینانێ سۆمەری ئەو وەختەی زمانەکان جیابوونەوە
جابوونەوەی زمانەکان ئەمە ڕێک ئەمە دوای سۆمەرەکان ئەمە سۆمەریەکان کە باسی ژیانەکەن ئەڵێ سەرەتا مرۆڤایەتی یەک زمان قسەی کردو لە خەمزە وەک خەمازی پیان تۆخەمە خەمزە هەتا کوێ شاری ئور وەشنگال ئەو ناوچێ زمانەکە لێ بووە ئەمان باسی زمانی خۆیانەکەکەن ئەڵێ یەک زمان قسەکراوە دوایی زمان جیابووە ئەم زمان جیابوونەوە هینە چیرۆکە باس کراوە لە سۆمەر هەمان چیرۆک دینەوەری لە ساڵی نۆسەیانی سەدەی 1200 ساڵەوە پێش ئەڵێ هەمان دوای جابوونەوەی زمانەکان یەکەم پاشا نای پاشایگەێنێ ئەڵێ یەکەم پاشا ناوم لە خەیاڵە بیرم نایە ئەمە یەکەم کەسە نەورۆزی داهێنەوە ئەم یەکەم نەورۆزی کردو کەواتە ئەو کەی بەسینەوە دەقی ینی ئەم دەماودەم ئەم مێژۆ مابووە یعنی زۆر جار ئەم ئەفسانوشتانە کە ئەمێننەوە گەشتووە تا دینەوەری تقریبا 1200 ساڵەوە پێش نزیکی 1200 باسیەکە و ناوی پاشاکە ئەم پاشای کە ناوێنێ مادیە ناوی پاشاکە ناوێکی میدی هەیە لەسەر چاوەکانە کەواتە هەری گەڕێنێتەوە بۆ ئێمە ئەم چیرۆکە خۆی زۆر دێرینە لە سەرەتای شارستانێتەوە پێشەوەی نووسینیش هەبێ دوو خەڵک کێشێکی گەورەیان لەگەڵێکە هەبووە پێشەوەی نەتەوەی تر بێتە یا نەتەوەی کورد بەشێکی لە شاخە و بەشێکی لە دەشتا ئەمەی دەشتێکە بۆ بە خاوەنی کشت و کاڵ خاوەنی ئابووری بەهێز کە دوایی پێمانتون سۆمەری ئەمانە پەرزگەی بەهێزیان هەبووە ژیانی ئاسانتریان هەبووە دەوڵەمەند بوون ئەمەی شاخاویەکە ئەسبار و خاوەن ئەسبوو زۆر جار ئەمانە هێرشیان کردوتە سەریان و پەلاماری گەنم و شتەکانیان ناون لەبەرەوە ڕخیان لێک بووە دژیەک بوون ئەمە دوو وای کردووە حتا تەنانەت خوای جیاوازیان هەبێ ئەمانەی شاخایەکە خوداوەندێکیان نای ئاساکە ئاساک ناوەکەی ئەیبینی چۆن لە دەقی ئەکەدیا بۆ بە ئەسیاک هاتۆتە یۆنانیۆ بۆ بە ئەستیاک دوایی هاتۆتە بڵین لە سەردەمینەوە زوحاک ناوەکەش بۆتە زوحاک دوای ئەمە خوداوەندێکی خەڵکە شاخایەکە گوتیەکان ئەڵێ ئێمە لە جوودبوونی خودا و شاخ و هەژدیها دروست بووین ئەمەیان وتووە سۆمەریەکان خوداوەندێکیان هەیە پارێزگاری چییە کشت و کاڵ و زەوی ئەو خودایی ئەمان هیان بووە پارێزەری کشت و کاڵ و ئاوداری ئەو ژیانە بووە چکە ئەو سەردەمە وتویانە هەموو شتێکی ژیان خوداوەندی لی بەرپرسە ئەمە هەر خۆیان شەڕ ناکەن فەرهەنگەکەشیان شەڕەکەن لەبەرەوە ئەیکەن بە ئەفسانە و بە چیرۆک وتویانە کە چۆن یەکەم جار ئاساک بەسەر نینورتا ئەیباتەوە و دوایی سەریە بڕێ ملی لێ کاتۆی هەژدیها جا ئەم چیرۆکی هەژدیهایە بە بەردەوام بووە ئەم چیرۆکی نینورتایە ئەبێ بە نەمرود دوایی ئەمەش بەردەوام بووە ئەم دوو چیرۆکە تەنانەت 1500 ساڵ لەمەوە پێش کوردەکانی ئەرمینیا توانێ مەلەنەوەی هەژدیهاین ئەمانە ئەوانە بوون کە پەیوەست بوون بە کوردە شاخیان توانە هەژدیهاین ئەمڕۆ ئێمە شامارانمان شاماران لە باکوور پیرۆزە مار لە هەموو دەقە تەوراتیەکانە بە خراپ سێرەکە کەجی لە کوردەواریە ڕوخسارێکی جوان شاماران ڕوخسارێکی جوانی هینە پەیوەستی بەو خوداوەندانە تۆ بڵێ تا 10 ساڵ پێش ئێستاش لە گوندەکان نەخشوونیگاری ینی شاردنەوەی نوێن لە ماڵەوە پێخەف ماری لەسەر بوو سەرەکی ماری بوو لە دەرگای شنگال کە ئەو مارابینی لە خۆی لایەن نییە ئەمە هەمووی پەیوەستە بەو من لە پەرتوکەکەما بە قوڵی ئەم بابەتە باسەکەم کاتەگە سادەکەینەوە شەڕی نێوان نەمرود و زوحاک بووە نەمرود تێدا سەرکەوتووە کاویان توە نینورتا ببوو نینورتا ناوەکەی لەگەڵ سەردەما گۆڕاوە نینورتا وردە بۆ نەمرود دوایی بۆ بەکاوە بەڵام پیشەیە ئاسنگەرە نوێنەراتی خەڵکی هینەکە ئەمەش ئەشداهاک دوایی بۆ بە زوحاک و هەژدیهاک هینی لە تەنانەت شانی بووە بەڵێ ئەم خوددایە مناڵیان بۆ هین کردو کە ئەوەی چیرۆکی مناڵەکە ڕاستە ئەمە مناڵیان بۆ کردووە بەچی بڵین بە قوربانی بۆم ئەم خودداوەندە بۆ ئەوەی ڕازیکەن کە هاڵێ ئەڵە زوحاک هینەکان ماوەتەوە لەگەڵ سەرەمە جا دوایی کورد نەیتوانێت لەم چیرۆکە خۆی ڕزگارکە ئەڵێ چی ئەمە هەموو سەرچاوەکان نەک خودۆی نووسێ ئەڵێ کورد لەو خەڵکانە دروست بووە نەیانتوانێت چیرۆکەکە بێنە دەرەوە بەس لە بەروی لەگەڵ سەردەما بۆی خەڵک قوبوڵ بکە چیرۆک تۆ تازە ناڵێ ئەمە خودای کشت و کاڵەوە ئەی گۆڕی بۆچی ئەڵێ کورد لەو کەسانەیە کە ئەم لە هینەکە لە هەژدیهاکە بڵین لە زوحاک ڕزگاری بوو بە ڕۆژە نانهێشت ئەمانە لە جیاتی مۆخی مناڵێک مۆخی ئەم مناڵانی کە ڕزگارەوەن چوونە شاخ و بوون بە کورد
یەک نەتەوە لە ئەفسانەی نەورۆزە ناوی هاتووە، نەتەوەی دووەم نییە، تەنها کووردە. لەکوێ ناوی هاتووە؟ بەسم لە ئەفسانەی لەو بەڵگەنامانەی کە هەن، چونکە بۆ ئەڵێ ئەو نەتەوەی کە لەو خەڵکە ڕای کردو چۆنە چیاکان کوردن. ینی بۆچی کورد نەیتوانیوە، ینی نەیتوانانی وەکو جاران وەکو سەردەمی سۆمەری لەگەڵ سەردەما تۆ چیان ئەفسانە خۆی هەمووی بنەچێکی دێرینی هەیە. هەموو ڕۆژێ مەسەن ئێمە 100 ساڵەوە پێش تیرۆکێکمان جۆرێک گەڕاتەوە، دوای 100 ساڵ جۆری تر بەردەوام شتێکێتە سەر. اینجا بۆچوونی نەتەوەی تر فارس هەوڵیاوە بیکابەی خۆی بەڵام دینەوەری بەر شوێنەکەی کە من بە چەنەهاشت بەسوومەتەوە کە لەکوێتە خوارەوە ئەم ئەڵێ جەژنەکە سەرەتا لەسەر و مسڵۆکراوە. ئەو شوێنەی کە هەموو شتێکی کوردی بەوە بەسراوە لە پەرتوکەکای بینی نایبەسێتەوە بە هیچ وڵاتێکی ترەوە. ئەڵێ یەکەم جار جەژن لە مێژووە لەویاکراوە لەلایەن فلان پاشاوە، پاشاکەش پاشایەکی مادیە. یعنی ئەمە یەکلایە بەو شێوە. وشەی نەورۆز، ناوی نەورۆز لە سەرەتاوە ناوی نەورۆز بۆ یان ناوێکی دیکەیە بوو؟ ئەویان ینی نەورۆز ناوێکی بڵین خۆی لە هەندێک سەرچاوی کوردیا بە تۆمار هەمە نوور ڕۆژ بووە. نوور ڕۆژ ینی ڕۆژی نوێ، ینی بە دەق هەمە. بەڵام ئێمە لەم 100 ساڵە مەسەن جارانەمان و هەگەر، من بە تۆمار هەیە کەس نێ و ئەگەر ئێستا نزی هێن فارزەڵێ ئەگەر جارانمان و هەگەر بە تۆمار هەمە. جا وشە نەورۆز بە کوردی وتراوە جاران تێگەی. ئێستا ئەمڕۆ شێوە فارسیەکەی بەکارێنین ڕۆژەکەمان کردو بە ڕووس بڵین. ئەوە چکە بۆ باڵادەستی میدیای فارسی و فەرهەنگی فارسی بەناوجە ئەگینە لە جاران وای پێوترا و ناوی دووەمیشی سەرساڵە، یعنی ئەحمەدی خانی بە سەرساڵ ئەڵێ نەورۆز بە سەرساڵیش ناوی هێنێ، چکە ئێمە هەردوو ناوەکەی هەبووە. سەر ساڵ وشەیەکی هوریە بە هەمان ئەوان ئەڵێن سەواڵە، یعنی ساڵ باشە. سەر مادەکان بەکارێنێناوە، هیتیەکان بەکاریان هێناوە، هوریەکان بەکاریانێن. لە سۆمەریشە بە یەک تۆز ئەبێ بە سوهر بە یەک تۆز ئەڵێ تەپڵی سەر شتێک لە سەرەوە بێ یەک تۆز هین شێوەکەی گۆڕە ئینە بڵێ سەر ساڵ لە پەرتوکا بەورودی، ینی بە بەڵگە نامەوە. وەکوتم هەشتێ باسەکەین ئەو ڕێگە مێژوویی هەیە. بەڵام ئێمە لەم سەردەما بە شێوەیەکی بیر و بڕوا هەندێک هەیە مەسەنەن بڵین ئەلمانی و ئیسلامی. من نەڵم زۆر شتی کوردی لەو بەینا تێگەچێت، یەکێک ئیسلامی بەنەو شێ سریەکە، یەکێک ئەلمانی بەنەوە. لەم جەنگەیە تێگەیشتنمان بۆ نەورۆز نەچوین بە قوڵی تێبگەین لە نەورۆز. نەورۆز جەژنیەمەیە. ئەمڕۆ ئێمە ڕوخسارێکی هیچ پێویشی بە ئاینەوە نییە بێگومان، پەیوەندی بە ئاینەوە ڕوخسارێکی سیاسیمان ناوەتێ بۆ چونکە ئێمە ئەمە داگیرکراوین ئەمانەوێ زوحاک بکەین ینی بە سیمبڵی دوژمن. لەبەرەوە ویستمانە سوودۆبین تێگەم لەوە ئەفسانە بەردەوام تۆ مانای نوێی پێی وە زۆر ئاساییە ئەوە. بەڵام خۆی لە بنەچەیە هەر هینێکی بڵین ململانێکی ناو کۆمەڵگەی کوردی دێرینە زۆر هاتووە لەگەڵ سەردەما و چیرۆکی براکوژی ئەگەر ڕاستتر بیڵێن کە لەسەری ساڵدا یەکلایی بۆتەوە. لە سەری ساڵ من دڵم نایەوە بڵێم چونکە هەردوو ینی قوڵترە، زۆر قوڵترەوە، زۆر قوڵتر و زۆر دێن. بەڵام ململانێ نایەنێ ململانێ دڵ نایە بڵێم براکوژی چونکە زۆر دێرینە و زۆر فەرهەنگی. ئەمە ناوڕۆژ دەمێ ناوبڕێک وەربگرم، دوای ناوبڕ لەسەر ئەوە ڕادەوەستم کە بەپێی ئەو توێژینەوانی کە ئەم توێژەرە کوردە کردوێتی ئێمە بەڕاستی ئێرانین و بەڕاستی سەلاحەدینی ئەیوبی هیچی نەکردو بۆ کوردایەتی و پەیوەندی ئێمە و ئازەریەکان چییە؟ دەوڵەتی کوردستان کە ئەو دەوڵەتانی کە هەبوون کە کورد دروستیان کردوون لە ناوچەکەدا قەت بەڕاستی حکمی ئازەربایجانیشان کردویان. ناوبڕێک وەردەگرین دواتر لەسەر ئەم مەسەلە ڕادەوەستین. مێژووی بزر و نەگەڕدراوەی کوردستان کتێبێکە کە بە زمانی ئینگلیزی نووسراوە ئەم ساڵ بڵاوبۆتەوە لە لەندەن و بە زمانی کوردیش بێگومان بڵاوبۆتەوە. نووسەرەکەی شار بە شار لە بەریتانیا دەگەڕێت لە ناوەندە ئەکادیمیەکان دەیەوێ ئەو توێژینەوانی کە کردوویەتی ئەو مێژووی کە هەیە تاوکۆستا بە شێوەیەک لە شێوەکانی کوردستان ڕاست بکرێتەوە، چونکە پێی وایە مێژووی کوردستان تاوکۆستا زۆر بە هەڵە نووسراوە لە 100 ساڵی ڕابردووشدا زۆڵمێکی گەورە لە کوردستان کراوە. زۆر مژار هەبوون کە
لەو گەشتەی ئەم هەفتەی لەندەنماندا دەمانەویست لەگەڵ سۆران حەمەڕەش قسەی لەسەر بکەین هەر وەکو پێشتا بڕیش باسم کرد لە مەسلەی ئێرانی بوون یا ئێرانی نەبوونی کورد لە مەسلەی سەلاحدینی ئەیوبی هەروەها لەسەر مژاری پەیوەندی ئێمە لەگەڵ ئازەریەکان و زۆر مژاری دیکە گفتوگۆیەکمان هەبووە بێکەوە وەکو دوابەشی ئەم شەوەی دیاسپۆرا پێم خۆشە سەرنجستانی بۆ ڕابکێشم. ساڵی 2023 لەم بەشەدا دەمەوێت لەسەر کتێبەکەت ڕابوەستین و لەسەر ئەو ڕووداوانەیە ئەو بەشانەی مێژووی ئێمە کە تۆ دەڵێی مێژووی نەبیستراون مێژووی نەبیستراوی کوردن هەست پێ ناکەی 2023 درەنگە ینی دەبواە زووتر ئەمە کرابووە بە دڵنیایی زۆریش درەنگە ینی لە ڕاستی ئەگەر 100 ساڵ لەمەوە پێش جیهان ئەم شتانی بزانایە یعنی بە دڵنیایی بە ئاراستێکی ترە ڕۆی کایە من سیستەمی حکومڕانی مننی لەو بوارە ئاگداریم ینی هەندێک خوێنم لە بوارانان کرد چۆن حکومڕانی و چۆن ئەم مەسەن ئەوانی کە بڕیاردەرن لەسەر چ بناغێک بابەتی مێژوو بابەتی تێگەیشتنی کۆمەڵایەتی ئەم خەڵکانی کە لەم بوارانایی شاکەن ینی وەکو سەرچاوەیەکن بۆ خەڵکانی بڕیاردەر ینی تێگەیشتنی مێژووی بۆ ناوچەیەک یارمەتی ئەوانە زۆرە ئەوانی کە هاتوون ئەم نەخشەیان کردو ئەمڕۆ بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست لەسەر بناغەیەکی تێگەیشتن بۆ نمونە لە ڕێگای ئەو سەرچاوە سادانی کە هەیەیان بووە لە سەرەتای سەدەی بیستەما فارسیان ناسیوە عەرەبیان ناسیوە تۆزە گەڕاون کورد تێگەیشتنی ئەو سەردەمەجا من ئەم 200 ساڵا لەم سەردەمی تاریکی کورد لەو ڕوانگە سەردەمیەوە سەریان کرد لە ڕێگای مێژووە تێنەگەیشتوون لە کورد لەبەرەوە ئەو نەخشەی ئەمڕۆی بینی کە کورد سڕاوەتەوە لە بەرەوەی لە مێژووە کورد ینی ئەو ڕوانگەی پێیان ناوە ئەو وێنایی کە بۆیان کردووە وێنایەکی شوانێکە کە ینی لەو شاخانە ئەژی نەبەسراوەتەوە بە خاکەوە بەگشتی ئەو هینە هەتا ئەمڕۆ کە من و تۆ قساکەین لە دەستگای جیهانیە ئەکادیمی بە چاکی نەزاندراوە نەک بە چاکی نەزان هەر من لە سیمینارەکانمە کە بە ئەنگلیزیش و کوردیژەکە مەڵم وەرسەریکە ئەمە ئەمڕۆ لە 2023 دەستگای بریتانیکا ئینسایکلۆپیدیا of Britain ئەمە یەکێکە لە ئینسایکلۆپیدیا جیهانیەکان ئەم سایکلۆپیدیانی تۆ ینی وەکو سەرچاوێکی ئەکادیمی سەریەکەی یعنی هەرچەنە خەڵکی گشتی سەریەکە بەڵام تۆ توانی بەکاری بێنی وەک سەرچاوە ئەڵێ کورد هەتا سەدەی بیستەم خەریکی مەڕاری و بزناری بووە بۆ شاخانەوە شوان بووە ئەم نەخشەیە وای لێ کرد نیشتەجێ بێ ئەجی نەکشت و کاڵیشی نەزانیوە تورک دەناسرێ فارس دەناسرێ عەرەب دەناسرێ ئەوە وا دەکات لە ناوچەکە کیانی خۆیان هەبێ کورد ناناسرێ خەتای کێیە بۆچی کورد نەناسراوە بۆچی کورد وەکو شوان وەکو شاخاوی ناسراوە من ینی یەک بەشی گەورەی کتێبەکانی بەشە دەوڵەمەنەکەی کتێبەکەم لەسەرەوە ینی لەم گفتوگۆ کورتا ناتوانم ئەو پێ بڵم بەڵام تۆزە لەم پێژاماژەم بۆکە کە ئەوە نەخشیان کێشان نائاشنا بوون بە مێژووە هۆکارەکە زۆرە هۆکارەکان بۆ نمونە ئێمە نەتەوەیەکی زۆر دێرینێکە خەڵکی ڕەسەنی ئەوێن لەبەرەوە ئێمە لە هەم سەردەمە و ڕوخسارێکمان هەیە لە سەردەمێکە ناومان بۆ نمونە لە سەردەمێکە من بە ماد ناسراوین لەبەرەوەی حکومڕانی سەرەکیمان ماد بووە ئێستا من سەرچاوم هەیە 300 ساڵ پێش ئیسلام ئەڵێ کوردە مادەکان یعنی تۆ کوردە مادەکان هەتاوکو ئەمڕۆ ینی منم ئەم کتێبە تیۆری نوێی تایە بۆ جیهان نەک بۆین یعنی خەڵک هەیە دکتۆرای هەیە لە مادا لە ئەوروپا ئاگاداریەوە نییە ماد نەتەوە نییە ماد حکومڕانی کوردە تۆ چۆنەڵی ئەردەلانیە کوردەکان ئێستا من سەرچاوی ئەوروپیم هەیە نام ناوچەیە لە ئەردەلیانیە کوردەکان یا بابانیە کوردی یا نایچیە دەوڵەتە مەسەن بەنای مەمەستمەوەیە بەنای میرشینەکان و هەزەبانیە کوردیەکان ئەمانە جا مادیش هەمان نایهەیە جا مەبەستم چی بگەڕێمەوە سەر پرسیارەکە بۆ ئێمە ڕوخساری جیاوازمان هەیە نیتۆ لە سەردەمێکا 2000 ساڵەمەوە پێش لە ببوورە 5000 ساڵەمەوە پێش لە شوێنێکا بە پیانوتون گوتی لە شوێنێکە پیان سۆمەری ئەم دوانە بە دوو زمانی هاوشێوە قسەیان بە دوو بڵین دایلێکتی جیاواز بەڵام مانە هەردوو ڕووی کوردین
کەچیتە سەر زمانەکان و سەری شێوەی خواپەرستنیان ئەو وردەکاریای بینی لەبەرەوە ئێمە وەک فارز نین کتوپەر هاتووە و ئاسانە بچیتەوە سەر ڕێگەکەی یا عەرەب ئەی بینی لە ناوچەیەکایە و بەڵام ئێمە لەبەرەوەی ئەو نەدێرینین اینجا ئێمە بیرە نەچێ بە وردی بینە سەرەتای دەوڵەتە شار کە ئەم دەوڵەتە شارانە سەرەتای حکومڕانی جیهانە ئەمە قسە نییە ئەمە بەڵگەنامەی شوێنەواری لێن بۆ نمونەیە کەم ئەمڕۆ زانکۆی ڕێدین پرۆژەیەکی پێڵێ سنترال زاگرۆس پرۆجێکت پرۆژەی ناوەندی زاگرۆس ینی پوختەی ئەم پرۆژەیە چییە؟ تێگەیشتن لە چۆن مرۆڤی ڕاوکەر بوو بە نیشتەجێ لە مرۆڤایەتی نەک لای کورد بەڵامەوە نازانە مە مرۆڤی کووردە ئێمە لەسەر خاکەکەمانەمانە هەیە کەس نەبووە بێت تێبگا لەمە بە تایبەتی لە 100 ساڵی ڕابووە مێژوو نووسرا لە 100 ساڵ کە ئەم هەڵەیە کرا هەڵی دابەشبوونە 4 دەوڵەتیەت با بڵم 5 دەوڵەتیش ببوورە چکە ئازەربایجانیشی تا دواییش توانین زیاتر باسی بکەین لەم دەوڵەتانە مێژووە نووسرێ بۆچی بۆ خزمەتی ئەم نەخشەیە کە تازە کراوە نەخشەیە نییە بەم شێوەیە لە مێژووە ئەم نەخشەی کردووە هاتووە ئەڵێ ئێران من ئێرانی من بەشی گەورەی چۆنم ئێران و خەیاڵاتیە دروست کرا و خەڵک خەڵەخڵەتێنیا عێراق ئەڵێ عێراق وا ئێوێ بیکە عەرەب بە شەرتێ توانی بیبینی کە چۆن هاتووە ئەنی نەتەوەی ئەویش بەڵام ئەی بینی کە هاتوۆتە ناوچەکە یا فارس یا تورک ئەمانە هەمووی بینی جا لەم 100 ساڵا مێژوو شێوێنراوە خراپ زۆر بۆ زۆرترین کاری ئەکادیمی لە 100 ساڵا کراوە یعنی لە دوای جەنگی جیهانی دوم و ئەم دەستگا ئەکادیمیانە کە کارە نووسن بۆ خزمەتی ئەم نەخشەیە لەم نەخشەیە تۆنیت لەبەرەوە لەو مێژووە تۆنیت تۆ دەرکرایی لەبەرەوەیە تۆ ناناسریت خەڵگە ناسرێ کۆمەڵی کورد هەولیاوە مەسەن کۆمەڵی مێژوونووس هەولیاوە بەڵام تۆ بۆی بتانی دەنگەکە بەهێز بێ ئەگەر تۆ دەستگای ئەکادیمی بەهێزت هەبێ ئەم دەستگانە بتوانێت لێکۆڵینەوەی قوڵبکە ئێستا بۆ ئەرمینیا لەبەرەوەی دەوڵەتە نەک لەسەر خۆیان کارەکەن باشترین کاری ئەکادیمی لەسەر کورد دەکەن بەڵام ئەبێ بە ینی مرۆڤ کەی خوێنێتەوە ئەبێ بە ینی من سوودیان لێ بینمە بە تەچی ئەرمانیەکە بیخوێنەوە بەو هینە ئەگاداربی ئەوێت بڵێت تۆ کورد لەویانی ئێوێ جا ئەمەیە کورد ناناسرێ ئەم هینە بەڵام هۆکاری زووتر زۆرە ناتوانین لەم هێنا لە ڕاستە زیاتر باسکرا لە کتێبەکەدا زۆر باس کراوە شتێک کە زۆر دەیبینم لە تۆڕە کۆمەڵاتەکان خەڵکێکی زۆر دەت شۆپێنێ ئاگان لێ کەچی دەنووسی مەسلەی پەیوەندی کورد و سۆمەریەکانە کە بەلاتەوە زۆر گرنگامە ڕۆن بکرێتەوە لەسەری نووسراوە کتێب نووسراون پێشتریش زانیاری هەبووە یا گوتراوە کە سۆمەڕی کورد ینی وەکو دەڵێ پێکەوە بەسنێکیان هەیە بۆچی بۆ تۆ ئەوەندە گرنگ بە و بۆچی ئەوەندە پێداگیری دەکەی لەسەر مەسەلەی سۆمەریەکە کاگەمە من هەموو شتێک من ئەمە لە کورد تێبگەم بۆی لەتەوەی تێبگەی پێویستی بە زانستە پێویست بە ڕق و هین و ئایدیۆلۆژی خۆت نییە تۆ هەموو ئامرازێ بەکارێنی بۆی لەم نەتەوەی تێبگی تۆ زمان بەکارێنی بۆ ماوەی دیێنەی یاجین بەکارێنی بەڵگەنامەی مێژووی بەکارێنی بەرگەڵامەی شوێنەواری بەکارێن کەمانە هەمووی بەکارهێنا تۆ ئەو بۆ چوونێکەی بۆ چوونێکی زانستی و ینی پشبەستووە بە بەڵگەنامە لەبەرەوە من نیەم بەشێکی لەسەر زمان کارەکەم ینی بەشێکی ئەڵم ئەمڕۆ بڵی سوانی کوردی خەڵک هەیە ئەڵێ بۆ مناڵە زمانی زاراوی سۆرانی ئەڵەن وەڵا لە سەردەمی بابانەدون کاکە نابێ ئاوە خۆ ئێلبەگی جاف لە 500 ساڵ لەمەوە پێشیاوە خۆ ئەحمەدی کەرکووکی یارسانی نزیکەی 900 ساڵ لەمەوە پێش لە کەرکوو کاشێری کوردی سۆرانی نووسیوە ئەمە چۆنە ئەنی ئێمە لە بناغەوە هەموو شتێکمان بە هەڵە تێگەیشتون ئەمڕۆ لە زانکۆ لە کتێبی ئەکادیمی جیهانی بشانێ ئەڵێ زمانی سۆمەری لە سەردەمی ببوورە زمانی سۆرانی جا بۆیە زمان گرنگە من هاتووم ئەڵم بە بەڵگەنامە پیشانتێم کە نزیکەی 1200 ساڵەوە پێش کورد و توێتی هەچی شارستانێتە بە زمانی من نووسرا چی لە کورد ڕازەکە بەڵام خەڵکی ئەوروپی زمانی کوردی ینی دۆکمنت هەیە 1200 ساڵ بۆی ڕاست ساڵەکەشی 8 ساڵی 856 850 ینی 1140 ساڵ ینی 856 زاینی بەڵام ینی 1140 ساڵەکە ئەڵێ کوردەکان ئەمە ئەلفوبێی کوردی کوردەکان بانگەشێوەکەن زانست لە بنەچەدا بە زمانی کوردی نووسراوە ئەم بەڵگەنامەیە بە عەرەبیە
لە سەردەمی عەباسییان نووسراوە کراوە بە ئەنگلیزی 200 ساڵەوە پێش هەتا ئەمڕۆ کەس سوودی لێوەرم من هێم ئەڵم کاکە چێڵ ئێمە ڕاستەکە وەرە با سێرکەین بزانین کورد ڕازەکە تۆ لێت کۆڵیوەتەوە ئەنجامەکە چیە؟ ئەنجامەکە بەڕوونی سۆمەری کوردیە یعنی بەڕوونی کە من واڵم لەسەر بناغی وشەسازی تۆ ڕستا بینی سۆمەریە تۆ لە ڕووی ڕێزمانیەوە یعنی ئەمە هەرهین نییە وابزانین ینی وە کورد ئەمەشی زانیوە یعنی کە منواڵم بەڵگەنامی مەسن ئەو خەڵکانی کاتوونەتە خوارەوە ئەڵێ DNA ئەو گەنمەی کە لە شاخەکە هاتۆتە خوارەوە ئەو گەنمەیە کە دوایی لە سۆمەر نێژەوە ئەوەی شاخەکە کۆنترە هەر بۆی بزانی هەمووی لە شاخەکە گەنمە کوردیەکە گەنمە کوردیەکە ئەمڕۆ زانکۆی جیهانیەمانە کاری من نییە جگەلەوە سترابۆ کە مێژونوزێکی یۆنانیە نزیکەی 2000 ساڵەوەش دێتە جەزیرە بۆتان ئەڵێ ئەمە کوردی کوڕی تریپتۆلیمۆس ئاوەدانی کردوتەوە باوکی کورد چێە ئەو نیوە خودداوەندەیە کە کشت و کاڵ و شارستانیەتی بەسەر مرۆڤایەتیە بڵاو کردێتەوە ئەمە لە ئەفسانەی یۆنانیە ئەمە من نەمنووسیە ئەمە 2000 ساجە من ئیشی مێژونوس بەڵگەیە من بەداخەوە زۆر کاری ئەم سەردەمە لە ئوروپاشا بینیم لەسەر کورد لەسەر بەڵگە کار ناکەن ئێمە کەسمان لە ڕابردووان نەژیاین کەسمان لەو سەردەمان نەژیاین تەنها بەڵگەنامە پێمانەڵێ من پێ دەڵێم ئەو کوردەی ئەمڕۆ هەیە کاک هێمن بۆی ئاوە بۆ سادەکەم چی لێ هاتوو مرۆڤێ بەو شەقامان ڕاو لەپڕ تووشی ڕوودایەگە بێ بۆن منە ئۆتۆمبیلێک لێە ناوی ئازاد کەریمە کە هەڵە سێتوی بنە نەخۆشخانە کەس نازانێت چێ مەجبور ناچارن نانسنامەی چێنێ ئازاد کەریمەکە ئەوان نازان هیچی لە جیرفانانی ئەڵێن تۆ ناو ئەحمەد فەتاح ئەم ئەحمەد فەتاح لەگاکە کەس نازانە باوکی چیە کەس نازان دایکی چێ ئەم کوڕە بە لاوازیەژی هەتایە لەژێر ناوی ئەحمەد فەتاح ئێستا ئێمە ناسنامێکیان ناوینەتێ بۆ ناسنامە لە جیرفانمانەیە لاوازین بڕوامان ڕقمان لە خۆمانە کای من ڕق لە خۆ قەت دەوڵەتمان نەبووە و توانای خۆ بە ڕێبردنمان نییە ئەمە شتێک کە بڕوان کرد و بڕوا بکەین بەڵام تۆ دەڵێ شتێک ئێمە شانازی پێ دەکەین دەڵین دەوڵەتمان هەبووە کاتی خۆی مادەکان هەبوون بەڵام تۆ دەڵی دەوڵەتەکانی کوردی زۆر کۆنترن لە مادەکانیش دەمێت ئەوەم بۆ ڕوون بکەیەوە دەوڵەتی میتانی من دایمە ئەو هینە زۆر ئەدیتەرەکەم چێ بوو بێکۆکە کارمانەگەر زۆر خۆش بوو لەسەر و تێکستی هینەکە بە ئەنگلیزیە کات چووە لەگەڵمان چکە بابەتەکە ئەڵۆز بوو نێتوانی بە تەنابیکە لەگەڵ ما بوو دایمە کەیکوڵی زۆر هینە ناوەکی کوردی خۆش 3400 ساڵەمە پێش دەقێکی کە پیاجی میتانی نووسێتی ئەمە کەیکوڵی لۆ ئەسووەسانی ژاکوور وارە میتانی ئەوە تەمەنی 3400 ئەم منەم کارتیا کردو لە بەرمە ئەمە کەیکوڵی ئەسبوەسێنە ژا کە لە کرمانجی و هەورامیە تێکەڵێک لێە ژا کوور ناوچە وارێ میتانی ئەو بۆیە میتانیان ئەم میتانیانی کە ئێمەوە بە هینە ئالۆز کاکە ئەمانە ئێمەین ئەمانە هەمووی دەوڵەتی ئێمەین ئێمە نەک دەوڵەتمان هەبووە بە ینی ئیمپراتۆریەتی میدی هەبووە ئیمپراتۆری میتانی هەبووە جگەلەوە ئێمە وا لە خۆمان ینی نامۆ کراوین کاکێ من دەوڵەتی سەلاحەدین ئەڵێن سەلاحەدین دەوڵەتی بۆ کوردوز نەکرێت ئێوە تۆوان هاڵی چۆن سەرچاوی مێژووی پەرتوک هەیە لە سەردەمی سەدەی حکومڕانی ئەیوبیەکانان نووسراوە خۆشێکەوێ لە مۆزەخانی تۆکی ئاڵگیرەوە تەریخ دەولەت الئەکراد تەریخ دەولەت الئەکراد دوو جار ناونیشانی هینەکە باسی دەوڵەتی ئەیوبیەکە ئەمە لە سەردەمی سەلاحەدین نووسراوە بەڵێ نەک ئەوە مەغزیزی و چەندینی تر مەغزیزی وابزانام نزیکی 700 ساڵەوە پێش کە باسیەتە سەر کورد ملوک الئەکراد بە ئەیوبیەکانەڵێ و لەگەڵ باسی سەلاحەدیان باسی ئەسڵی کورد دەکە ئەو تیۆریانی کە بۆ ئەو سەردەمەکە هەبووە لەسەر کورد یعنی کاتە ئێمە خۆمانین نامۆ کراین لە خۆمان کاکێ من بابەتێک هەیە کابرای هەیە من لە هەموو سیمینارەکان مای هێنمەوە چکە زۆر کاریگەرە بۆ کورد بیناسێ کە داگیر تەکەن خەڵک وازانێ خاکە داگیر کراوە خاکە داگیر کراوە بەڵام هزر داگیر کراوە تۆ پاش ماوەیەک چیت لێت هەچی شتی خۆتە بە ناشی نەبینی ئێستا تۆ هەر مناڵێکی کورد دەمیەکاتەوە جنێو ئەمە بەشێکی منەوە بە ئەوە جیاکەمەوە بە سیاسیکردنی و کورد نابێتە هیچ و من باسی و کوردە ناکەم کە حیزبی سیاسی باسیەکە حیزبی سیاسی نەوەی تر باسی کوردەکە من باسی کوردێکی فەرەنگی دەوڵەمەنەکەم
ئێمەوە ئەم کابراایڵێ ئەو نەتەوانەی کە ژێردەستن سەیری هینەکە بە قوڵی بەشێکی ژانی بۆدانەوە پەیوەندی نێوان ژێردەستە و باڵادەست ئەم پەیوەندی چۆن بەڕێوە برێ لە ڕووی زانستیەوە نەک ئەمان خراپەوە چاکە نا بۆنە ئەم پەیوەندی چۆنە ڕوا بەڕێوە ئەمە چۆن کاریگەرە کاتە ئەو چیەکە پاژماوەیەک چی لێت ئەمن خۆی خەڵکی بەرازیلە کاری لەسەر بەرازیل کۆچکە بەرازیل پرتوغالەکان داگیریان کردووە کە داگیریەوە خەڵکە ڕەسەنەکە چۆن وردە گۆڕاون ویستوانە لاسایی پرتوغالی بکەنەوە جا ئەوەی جێی ینی سەرنجە ئیبن خەلدون پیاوێکی زۆر زانایە باسی ئەماکە کە چۆن داگی کرا لە بەرمینەکەیم لە بەرنیەکەیڵێ ئەڵێ وردە لە فکر و لە دین و لە هەموو شتێکە ئێوێ لاسایی باڵادەست کاتەوە چەنە بڵێ ڕقیشملێتی لە ناوە چونکە داگیری کردووە هینیە کات جا داگیرکردن زۆر زیرەکانە ئینلیسکە نەچوو هەندستان ژمارەیەکی کەم بوون قرزرد چۆن ئەوێ هاتن بە هەزاران فیلیان خسە سەر شەقامەکان ڕازانیانەوە بە جوانترین جل کە ئەوە کاریگەری هەیە لەسەر هەندن یعنی لە ڕووی دەروونیەوە داگیریان کردن تەسلیم بوون یعنی خۆیان نابەدەستەوە بۆ داگیرکاری هینە زۆر ئاڵۆزە داگیرکەر ینی زۆر بە وردی بەشی چێتە فەرێن چۆن ئیش لەسەر تۆ بکە تۆ ئەبێ لەوە تێبگەی ئێمەی کورد ئەمڕۆ دەستگایەکمان نییە دەستگای هەڵوەشانەوەی کاریگەری داگیرکاری ئێمە ئەم ساتی کە من و تۆ قساکەین لە سوۆسیال میدیا کار لەسەر ئێماکرێت کە چۆن ڕقمان لە خۆمان بێ چۆن گاڵتە بە فەرهەنگی خۆمان بکەین نەشمان ویستوە لە فەرهەنگی چونکە ئەو فەرهەنگە دەوڵەمەنە کە ینی بەس مۆسیقای کوردی پێڵم بەس جیهانی دەنگبێژی جیهانێکی ئەو نەفراوانە یعنی من ینی هەندێک لەم دەنگبێژانە گوێگرم کە لە ڕووی وەکوتم خۆم شارەزای مۆسیقاشم هەیە لە ڕووی تەکنیکی دەنگە لە ڕووی پێشکەشکردنی ئەو یاریکردن بە وشانە تۆ هەم چیرۆکەکە بجێڕیتەوە هەم ئەم ئەخر زۆر قورسەوتنی هەموو کەس ناتوانێت ینی دەنگبێژی جیهانێکی گەورەیە یاییتە سەر هۆرە من زۆر جارەڵم ینی چۆن ناوی خۆمەزان سۆرانە میدەکان کە دانیشتون گویان لە هۆرە گرتووە یا ئەم سیا چامانەی قوڵی هەورامان دوو لێکۆڵی نوێی زانستی لەسەر ئەم فەرهەنگە دەوڵەمی خۆمان ناکەین مۆسیقایەکی تورکی لێن وەڵام چونکە بڕوامان بە خۆمانیە ئەو فەرهەنگە دەوڵەمەنە من بە تەحداوەی لەم فەرهەنگێکم پیشان بە لەو ناوچەیە لە ڕووی هەمەڕەنگی مۆسیقایی جل و بەرگ ئەم دەوڵەمەنیە لە خۆی نهاتوە ئەمە ڕابردوێکی زۆر دێری نییە بەڵام کە نەیبینی نایبینی تۆڵی سەلاحەدین دەوڵەتی دروست نەکەوە نووسراوە تاریخ دەولە تەرکرات مێژووی دەوڵەتی کوردان لە سەردەمی خۆیان دەڵێ زمانی زانست یەکەم جار کوردی بووە بەڵگەنامەشەی لە سەردەمی عەباسیەکان هەر لە کتێبەکەی خۆ داوابزان باسی ئەوەشت کردووە دەڵێ یەکەمین خولیە وانەی نووسراو بۆ فێربوونی سواربوونی ئەسپ بە کوردی بووە لە مێژوودا گەنم یەکەم جار کورد چاندویەتی وانە ئەمانە هەمویان لە سەردەمی سۆمەریەکانەوە هاتۆ تا دوایی لەگەڵ ئازاریەکانەوەی کە بۆ من سەرنجڕاکێش بوو دڵنیام بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات زۆر لەسەرەوە دایانەوێ شت بزانن دەڵێ تەورێز پایتەختی حکوومەتی کوردی بووە یا دەوڵەتی کوردی بووە و ئازەربایجان سەردەمێک بەشێک بووە لە قەڵەمڕەوی دەوڵەتی کوردیە بە چۆنە خۆی هەر ناوەکەی بگەڕێتەوە بۆ ناوەکەی نای ئاتەر پاس نایی دوا پاشای ینی کە یۆنانیەکان هاتن فارسیان ڕوخان یەک کۆنترین پاشا کە لەو ناوچە شەرعیەتی دێرینی هەبێ شەرعیەت زۆر مهمە کە تۆ ڕەچەڵەکێکی دووری حکومڕانی هەبێ یۆنانیەکان ڕێیان بێ کەسە کە سەربەخۆ بێ لە هەموو ڕۆژهەڵاتە ڕێیان بەچەیە بە پاشایەکی گورد بە هەموو کوردستانیان نایە بەشێکی کوردستانیان نایە کە وتیان تۆ بەشی سەرەوەی وڵاتی میت حکومکە ئەمە بە سەرچاوە پێ دەڵم سرا بۆ باسیەکە ئاتەر پاس تۆ بەشی ئەم وڵاتەین بە تۆ کچەکەی یا بە ئەفسەرێکی گەورەی یۆنانی ڕێکەوتن بە ڕێکەوتن کرا بەرنەسونشاوە تەنهانەتەوە لە ڕۆژهەڵاتە کە سەربەخۆ بووە ئەم پاشای میدە ئەم خاکە ئاتەر پازیان یان چۆڵی گرمیان وڵاتی ئەگرپارێز ئاتەر پاس بە زمانی کوردی ئەمڕۆ ئاتەری ئاگرە بە زمانی میدیر ئاتەر ئاگرە پاس ئەوان ئەڵێن پات هەر بە معنای پاسی هین ئاتەر پاتیان ئاتەر پاسیان ئەمە
منم لێ چی خۆشە من ئەم تێگەیشتنم هەبوو لەسەر ئەم زمانە کەچی سێرەکەم سەرچاوی ئیسلامی لە ڕووی پەهلەوی هەمان لێگانەوەی کردو ینی پەرتووکێکە ماوەتە بووم لەم پەرتوکاویسم ئیشی سەرەکەم یعنیمە پشگیری کرد لەو تێگەیشتنی کە من لە ڕێگای زمانی ماد و کوردیەوە ناوەکەم لێگابەوە دروستە بابینە سەر وردەکاری ئەنجا ئەم پاشایە ئەرمینیا ئەو ناوچانەی حکم کردووە لە ژێر ناوی ئەمانەمانەوە هەتا نزیکەی سێسەی زاینی پاشای میدی کورد لەوێ حکمی کردو هەتا سێسەی زاینی واتە 300 ساڵ پێش ئیسلام ئێمە بەغەڵە دەڵێن ئەمە بە هەڵە پێڵێن وەڵام مادەکان لە ناوچوون بە پێچەوانەوە فارسەکان یۆنان حکمیەکردن لەو کاتە تاقە شوێنی سەربەخۆ ئەوێ بوو ئەنجا ئەم حکومڕانیە بەردەوام بووە بەردەوام پاشای ماد هەبوو لێ من مێژوەکەیم لە سەرەتاوە اینجا لە سەردەمی مانایەکانە کە پێش ئەوێشە هەر بوو بۆ 3000 ساڵەمە پێش ناوی پاشای مانی ناوی ئازا پیشەیەک هەیە لە ناو دەوڵەتەکەیە لە تێکسی ئاشووریان نووسراوە وەستا ڕێبەر من ئەمەم خۆشم بڵێم وەرم نەگەڕاو بۆ کوردی نەسەکە بە ئاشووریت وەرگێڕاوە ئەمڕۆ کراوە بە ئەنگلیزی فۆرمانین وەستا ڕێبەر ئەمە زمانی مانایەکان ئەمە پێشۆی ببێ بە ئازەربایجان مانایەکان حکومان کردووە بە زمانێکی کوردی قسەیان کردووە ئەنجا ئازەربایجان کە دروست بووە قۆنا بە قۆنا دراوەکانیان پاشەکانیان هەمووی بەسەرچاوی زانستی مسلمانەکان کاگەنەوە ناوچێ سوپای مسلمان کاگاتە ناوێ تەنهانەتەوە لە دەقەکە ئەمە دەقی مێژوویە هی من نییە تەنهانەتەوە کە ناوی هاتووە لە دەقی ڕێکەوتنی ئیسلام و ئازەربایجانە کوردە یەک نەتەوەیتیانی یەک نەتەوە ناوی هاتووە کوردە ئەنجا دوایی لە قۆناغەکانی سەردەمی عەباسیە ئەبینیت لە سەردەمی عەباسیە ڕەوەندیەکان و شەدادیەکان حکمی ئازەربایجانیان کردووە کە حکمیان کردووە وڵاتی خۆیان بووە بۆ وڵاتی خۆیان بووە پاشای ڕەوادی کە لەقەبەکەشی کوردیە یەک تاقە پەرتوک لە مێژووە کە هەیە و ناوی هاتووە تاریخ ئازەربایجان ئەو نووسێتی وڵاتی خۆیەتی مێژوەگەن ئەم پەرتوکە بەداخەوە نازانین چیە و نیگرۆی چێ لە ناوی بردووە چۆ ناوچێ زۆر دەستکاریشت کراوە بۆ تێگانی ئەم بەڵگەنامەی تیشمەیەکە چۆن لە ناوبراوە جا ئەمە تاقە پەرتوک اینجا ناوی هاتووە ڕەوەندی ئەلکوردی ساحیبە ئازەربایجان خاوەنی ئازەربایجان خاکی وڵاتی خۆی بووە ئەنجا کە تەورێز هین لێیە بمەلەرزە لێیە لە ساڵی وازم 1940 نزیکەی 40,000 کە زەمرێ کە ئەمرێ قەتران وەلو نازانین تاسە بەین بەڵام خەڵکی ئەو ناوچەیە زۆربەی کوردووە شعرێگەنەیە بۆ پاشا کوردەکە کە چۆن لە ماوەیەکی کەمە شعرەکەم بڵین وەرجێڕاو بۆ کتێبەکە بە ئەنگلیزی و کتێبە ئەنگلیزیەکە و کتێبە کوردیەکە تایەتی کە باسی ئەو شعرە چۆن ئەم پاشایە چەنە لە ماوەیەکی کەمە 40,000 کەس مردووە چۆن ئەم شارەی زین و کرد شعرێکی زۆر دوور و درێژە و ئەم پاشایانە سەرەتا چۆن تووشیان هێناوە وەکو سەربازی ینی وەکو بڵین شەڕکەر بەپارەیان سەرەتایەکیان ڕەوەندیەکان هێنێ پێیان ناخۆشە بێ خەریکە بێ بە هیان لەسەرەوەی بۆ هێناوتە دوایی کە سێرەکە خەریکی ڕاوەڕوتن ڕۆژێ هەچی قیادەی هینەکانە بانگەکە هەمویان لە ناو بن چکە ئەکەونە ڕاوەڕوتێن لەناو بەحاڵ ئازەربایجان بەجێڵن ئەوە سەرەتاکانە کە خەریکە دەرەکەون لەو ناوچە لەوێوەکەیان سەرەتا بەو شێوە بۆ ئەجینە ئازەربایجان لە باکۆوە کورد لەگەڵ ڕووسا شەڕی کردووە باڵگەنامە لە باکووا لە ینی ئەمە کە ئەمڕۆ خەڵک چێ بۆ ئازەربایجان ئەی خۆ کوردستانی سوورکە دروست بوو خۆ بەخێر دروست نەکراوە لەبەرەوەی هەمووی خەڵکەکەی کورد بوو ناوچێ وە خەڵکە کە ئەڵێ سەلاحەدین خەڵکی ئازەربایجانە ئەسڵەن گوندی سەلاحەدین ئەمە خۆشەکەکە من گوندی سەلاحەدین یانیەوەی کە باوکی سەلاحەدین لێدایک بوون نای ئەژدانکانە 1500 ساڵ لەمەوبەر ینی تقریبا چەند ساڵ پێش نزیکەی 500 ساڵ پێش ماڵی سەلاحەدین مێژوو نووسێکی ئەرمەنی لەو گوندا بێ ئەڵێ تەوان ئەو هەردەنگ بێژوشتیان هەبووە ئەڵێ خەڵکەکەی ئاوا هین بە گۆرانی ئەڵێنەوە ئەڵێ ئەمانەوەی هەشتی هاین ئەڵێ ئەمە دوا پاشای مات هەموو خێزان و هەموو هینێکی هاتنە ئازەربایجان ئەو ڕووداوە مێژووە ئەجێڕێتەوە کە دوایی وەکوتم ئازەربایجان بوو بە شوێنی تاجی پاشایی هاتە کوێ ئازەربایجان هاتەر پاسیان دروستیوە جا شاعیرێکی کورد هەیە ناوی نیزامی گەنجەیە ئەمڕۆ پارەی ئازەربایجان
وێنێ ئەوی لەسەر ڕاستە ناسراوە کووردە تاوان لە شعرێکا کاڵە دایکم ناڵێ باوکم کووردە لەبەری باوکی زوو مردووە گینە باوشی هەر کوردووە وەڵام ئەگەر باوشی کورد نەبێ کێشە نییە چکە خاڵە کوردەکەی بەخێوی کردووە لە شعرێکە ئامادە بە پاشای میدی کوردەکە دەواڵی کە چۆن سەرکردایەتی ئەرمەنی و وینی کردووە کوردی کردووە لەکوێ ئەبخاز ئەمڕۆ لە نێوان ئازربایجان و کوایە رووسیا شەڕی لەسەر لە بینە لە ئەبخازیا جا ئەمە من لە ڕووی مێژووی شۆ دۆزیمەتەوە سەرچاوەکان ئەمەی کە وەکو ئەفسانەی گەڕێتەوە 800 ساڵەمە پێش ناینەوە ئەسکەندەرنامە چی پژڕاستیەکاتەوە دەقە مێژوویەکان ئەم قسانەی ئەم پشڕاست دەکەن زۆر باشە هەر دەم دەکەیەوە دەڵان ئێرانین ئێمە هەمومان ئێرانین باسی فارسەکانت کرد و ئێستاش ئەو هەستیان دروست کردو ینی زۆر کەسەیە بەتابەتی لە کوردستان هەیە بیوا بیر دەکات و دەڵێ ئێمە ئێرانین ئەسڵ و فەسڵمان یەکە ئێمە چەند ئێرانین خۆی ئەم موشانە بێت زۆر وشە زۆر مهمە کە دروست ئەکرێ ینی تۆ بڕۆ ئێران چۆن دروست کراوە ینی لە سەدەی بیستم لە سەدەی بیستەما خۆی پێرژەینەوە بڵێن بە لیزیەکی وڵاتی فارس هاتن کابراایکی ئەڵمانی وتی کاکە ئەمە ئاری و حقاەتی ئەم حقات پێڵم چیرۆک وقعات شا بە بڕیار کردێتی بەهین کردێتی بە ئێران یعنی ئێمە بڕیارە وە من بەشێکی گەورەم لە پەرتوەکەما داناوە ئەم چۆن ئەمە ینی بۆ ئەوروپا نووسیوە نەگەر بۆ کورد کە چۆن ئەم ئێرانی کردنە ینی زەرەری یاوە لە تێگەیشتنی مێژوو زەرەری یاوە لە کاری ئەکادمی ئەمە ئێمە کە ئەوروپیەکان هاتنەوە ناوچێ کە ئەم نەخشیان کێشە ئەیانویست ئەو وەختە عوسمانی بەشتا بەهێز بۆ ئەوروپا ترسی لێ هەبوو ئەیانویست دوو هێز دروستکەن لەو ناوچێ بەرامبەری معنایە بن بە ئێرانێکی مێژووی معنایە بن بە عەرەبێکی مێژووی هاتن تەمن ناوی چییە نەتەوەی عەرەبەکانیان بان کرد بۆ پاریس و ڕووسەکان هەردووشیانیشیان لەسەرکردن کە ئەمە دروستکەن ئەم عالەمی عەرەبوو وڵاتێ نییە لە مێژووە من لەو وەختی کە عەرەب ئەو پەڕی دەسەڵاتی هەیە وڵاتێ نییە ناوی مەسەن شام لە دەروی وڵاتی عەرەبە لە سەردەمی ئیسلامە لە سەردەمی عەباسیە لە کتێبە جوگرافیەکانیان بۆ نووسن ئیبن حەوقەل ینی ئەوانە لە دەروێ جابە دوور نەکەومە باسی ئێرانەکەین ئەم ئێرانە زۆر جارەڵێن چی کاکە ئێمە ئاری بابە ئاری هێنا لە مێژووە ئاری ناوچەیەکە لەمڕۆ من بە نەخشک دامناوە نەخشەی کۆنی مێژووی ئارین وەسفی شوێنەکەیەکە ئەکاتە ئەفغانستان تۆزێکیەتە ناو ئێران تەسەورەکەی وڵاتی فارس و وڵاتی مید لە دەروی ئاریایە وڵاتی جیاوازە خەڵکیشی بەسیتی سادە هەر لە خۆیانەوە ئەم ئەوروپیانە هاتن لە سەدەی حەڤۆژدا ئەوانیش بە ناسیۆناڵیستی بە دوای خەیاڵاتی خۆیان ناگەڕن ئەمڕۆ ئەمەیان هەری من نییە ئەمان لە ئەوروپاش لێ کۆڵینەوە کراوە لە کاکە ئەمە ئەفسانێکی نازانستیە بەڵام ئێشتا کوردێکی زۆر مەستە بە ئاری ئێشتا خەیاڵاتی ئاری و اینجا من زۆر ڕخنەگرانە یعنی هێرشم کردوێتەوە ڕخنەم گرتووە لە دەستگاریان کە چۆن ئەم دەستەواژە نازانستیانەی ئیندۆ ئاری و ئەمانە بەشێکی بۆ نمونە ئیندۆ ئەوروپی پلانێکی بەریتانی ینی تێگی تۆ هندستان حکومەکەی هەندیەک لەو سەر ئەم قژزەردەی حکومەکە چیەکە بۆی چینە خوێنەوارەکە قبوڵی بکە ڕاستە پەیوەندی زمانەوانی هەیە بەڵام لە پشتیەوە هاونەژاد نین نەژاد و زمان دوو بابەتی جیاوازە بە DNA نەژاد بە هیچنەوەی هاونەژاد نین بەڵام ئێوە پێی بڵێ کە من هاتووم لێرە حکومەکە من هەر تۆم ئێوە شەریعەتی مێژوو بابەهین لە ئەمە مێژوو زۆر ئاسان بەکاریە بۆ هین ئێستا لەم چەند ڕۆژە لە سۆشیال میدیا نازانین و کابرایەت دووسی قساکە لەسەر کورتە من ئەلفوبێی نەخوێنێتەوە لەسەر عەرەبی هاتووە قساکە جای بینی کە کابرایەکی چەند مێژوو بابەتە کۆمەڵایەکان ئەتوانی زۆر ئاسانی یاری پێ بکەی بۆ مەبەستی تایبەتی خۆت لەبەرەوە زۆر بەهینەوە جا ئەمەی ئێران بەشێکی گەورەی ئێستا ناتوانم هەمی باسم بەڵام بە کورتێکی پێ دەڵم بابەتێکی سیاسیە ئاری و ئەو ئێرانی کە بازی ئەی بینی لە ڕووی نەخشەوە پیشانم کرد ئەم وڵاتی فارسە نەسێکم پێ بڵێ لە مێژووە وڵاتی فارس لە دێرینە لە سەردەمی ئاشووری پێ لە پارسواش باشە پەرژەی سەردەمی یۆنانی ئوستانی فارس تێ نەپەڕیوە